بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، سڵاوی خۆم و هاوکارانم لە بەرنامەی تەندروستی پێشکەشتان. بەڕێزان هاتوونێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تر لە بەرنامەکانی تەندروستی لەژێر بابەتی ئەرکی دۆپامین و سێرۆتونین لە جەستەدا. بۆچی ئەم بابەتە مهمە؟ ئەگەر ژیانی ڕۆژانەی ئەمڕۆ سیرکەین بۆ تکنۆلۆژیە بە تایبەت لە بەشی ئرتباتاتە هاتووەتە پێشەوە، ئێمە زانین کە چەندێک لە ژیانی ئەمڕۆیە ئەو ئرتباتاتە وەکو پەیام، پەیامک، SMS لە تەرێق ئیمەیلەوە، لە تەرێق ئەو شەبەکە اجتماعیە وەک وایبر و واتساپ و ئەمانە ئەنێرگێت. لە جەستەی مرۆڤیشە هەروایە پەیامگەرێک هەن کە ئەبێت بنێردرێن کە دیارە پەیامگەرە هەمویان لە بەشی مێشکەوە کە وەکو ناوەندی فەرماندەهی جەستەیە لەوێ دێتە دەرەوە، لەوێ سادرە بێت. ئەو فەرمانگەرە کە تێتە خوارەوە دیارە شێوەگەر جۆراوجۆری هەیە، یا ئەوەی کە بە شێوەی کە هەر لە عەسەبەکانەوە دێت، یا ئەوەیە کە شێوەکە وەکو عەسەبی و پەیوەستە بە یەکەوە نییە، وەکو ئەوەیە کە بڵێن وەک سیگناڵی نێرێت، وەک سیگناڵ یانێ ئەوەی کە بۆ وێنە ئەگەر مثاڵێکی سادەی لێبین، سیمێکە وەسڵەوێ بە دەستگایەکە و ئەو سیمە لێرە نییە، وەکو ئەشعا، وەکو نور، وەکو ئەو زەڕەگەرە کە هەیە، ئەو پەیامگەرە ئەنێردرێت. لە جەستەی مرۆڤیشدا پەیامگەرێکن کە ئەو پەیامگەرە پەیامگەرێکی شیمیایین، یان لە فعل و ئینفعالاتێکی شیمیاییە لە ناو لەشە شکڵەگرن کە بەتایبەت دوودانە لەو مەواردەی کە نەخشێکی زۆر بەرجەستیان هەیە، تقریبا تا حدودێ بۆ خەڵکی شناختە شدەن دۆپامین و سێرۆتۆنینن. دیارە هەمیشەش ئەم دوونانە بەلای یەکەوە ناوەبن، بەڵام نەخشی دۆپامینەکە زۆرترە، چونکە تەسیری زۆرترە هەم لە حاڵاتە، ئەو حاڵاتە منزور و حاڵاتێکی خڵقوخۆیە، یانێ کەسێکە خۆشحاڵ بێت، شاد بێت، یا کەسێکە ناشاد بێت، ئەوە توانێت دەور و نەخشی دۆپامینمان پێ نیشان بدات. بۆ ئەوەیە کە ئەم بابەتمانە لەسەر دۆپامین و سێرۆتۆنین حازر کردووە بۆتان. دیارە لە بەرنامەکانی پێشوویشمانە، پێشووترمانە لە زەمینەی نەخۆشیگەرێکە کە ئەگەر ڕەبتی بوێ بەم دوودانە منە و ئێمە تەوزیحاتێکیشمان داوە. بۆچی ئەم دوانە مهمن؟ دۆپامین ئەوەیە کە دەور و نەخشی هەیە لە حرەکەتکردنە، لە تەنزیمکردنە، لە حرەکەتکردنە، یانێ ئەوەی کە یەک نەفر هەڵەسێتە سەر پێ ئەڕوات، ئەوەی کە تەعادڵی هاوەزنیەکە تێک ناچێت، ناکەوێت، دۆپامین لەوە دەور و نەخشە بینێت. یا لەو ئەحساساتەی کە هەسی کەسێکە هەستێکی هەیە، ئەحساساتێکی هەیە کە ئەحساساتی خۆی دەرەبڕێ بۆ خەبەرێکە شادە بێت، یا پێچەوانەکەی دیسانەوە دۆپامین دەور و نەخش خۆیە بینێت، یا لە خۆشیە شاییە دۆپامین ئەو دەور و نەخشخۆیە بینێت. سێرۆتۆنینیش هەر ئەو حاڵەتی هەیە لە ئەحساساتی کەسە دەور و نەخشی هەیە، بەڵام زۆرتر لە هەزمی غەزا، لە ئەو سوخت و سازە یا متابولیسمە کە پێ ئەڵێن، لەوێ دەور و نەخشە بینێت کە لە ڕێخۆڵە زۆرترە تەرەشحاتی، جیا لەوەیشە لە سەر گەرمی لەش سێرۆتۆنین دەور و نەخشی خۆی هەیە. ئەم دوانە پەیام ڕەسانگەرێکن، پەیامبەرگەرێکن کە شیمیایین، کە ئەو شێوەی پەیامبەریە یا ئەو پەیامانەی کە ئەو پەیامانە ئەیبن بە شێوەی ئینتقاڵەکانی، یانێ نەقڵ و ئینتقاڵەکەی شێوەیەکی عەسەبی هەیە کە بە هەردووکیان لە تەنزیمی زۆرێک لە عەمەڵکردەکانی لەشە دەور و نەخشیان هەیە. دیارە پەیام ڕەسانگەرێکی تریش هەن وەکو ئاندۆرفین، ئۆکسیتۆسین، ئەوانیش دەوریان هەیە، بەڵام وەکو ئەم دوانە کە دۆپامین و سێرۆتۆنینن نەخشەکانیان
ئەوە بەرجەستە نییە یا ئەوەی زۆر نییە. بۆیە ئێمە ئەم بەرنامەی ئەم جارەمان لەسەر ئەم دوانە یعنی دوپامین و سێرۆتۆنین تەرخان کردووە بۆ ئێوە خۆشەویستان. خەڵکی ئەوانەی کە سەرنجەدەن ئەم دوپامین و سێرۆتۆنینە بە هورمۆنگەر شادی هورمۆنگەر خۆشی ناولێ بن کە ئەمانە ئەگەر لە لەشە بن ئەو کەسە تووشی خەمۆکی نابێت تووشی ناڕاحەتی نابێت ناڕاحەتی لەو بابەتەوە کە ناڕاحات بوون بە ڕوخساریەوە خەماڵ و بوون بە ڕوخساری و دیاربێ ئەوە نبینی بۆیە بۆ باوە لە ناو خەڵکیشە وەکو هورمۆنگەر شادی ئەیان ناسن دیاری ئەوان ئەم هورمۆنانە لە نەخۆشیگەر ئەفسوردگی یا خەموکیە دەور و نەخشی هەیە یا ئەو کەسانێکە خۆڵک و خۆیان ها لە خوارە ئەو دامنەیە ها لە خوارەوە ئەم دوو هورمۆنە لەوێش نەخشیان هەیە. بەڵام ئەوەی کە هەیە هەم تەعادڵیان بێت یا ئەوەی کە تەعادڵیان بشێگە یا ئەوەی کە کەم و زیابوونی ئەم دوانە یعنی دوپامین و سێرۆتۆنین ئەوێتە هۆکارگەرێک کە لێرە ئێمە پێشکەشی ئەوە خۆشەویستان یەکەین. تەفاوەتەکانیان چین ئەوە شەباهەتەکانیان وەکو یەک ئەوانە هەموو بۆ ئێوە بە ڕێزان باسییان نەکەین و ڕابطەی کە لە نێوان ئەم دوانە یعنی دوپامین و سێرۆتۆنین لەگەڵ علمی پزیشکی هەیە لەوێ بۆتانی باس دەکەین. بەڵام سەرەتا بزانین دوپامین چییە؟ دوپامین نورۆنەکانی مێشک ئازادیەکان نورۆنی شەر ئەو سلولگەر عەسەبیەسە کە ئەم دوپامینە ئازاد دەکات و ئەو سیگنالگەرێک کە ئەینێرێت ئەو پەیامگەرە لە بین نورۆنەکانی ترە بڵاوە پێکات یانێ شوێنی دوپامین ئازاد دەبێت لە مێشکە پێچەوانەکەی سێرۆتۆنینە کە 10% لە مێشکە 90% لە ڕێخۆڵەکانە دیارە لەشیش بۆ لە دوپامین بۆ ئازادکردنی ئپینفرین نور ئپینفرین کەوانیشە دەور و نەخشکەرێکی جیاوازیان هەیە دەور و نەخشی خۆی هەیە. هەروەها دوپامین ئەتوانێت نەخشێکی تری هەیە بە نەخشی جایزە و بە نەخشی پاداش بەراورد بۆ وێنە کەسێک کە بەشداریەکە لە بینینی مسابقەیەکی بۆ وێنە مسابقەیەکی فوتباڵە لەوێ ئەگەر تیمەکەی براوە بێت باشتر یاری بکە ئەو هەستەکە ئەو دوپامینە تەرەشحە کردگە لەو بەدەنا ئەو بۆ هو ئەڵێن پێ پاداش یا جایزە ئەڵێن کە دوپامین ئەو نەخشیە هەیە لە سیستمی پاداشی پێڵێن یا ئەوەی کە ئەحساساتی ئینسان دەتانێت کۆنتترۆل بکات. دوپامین جیا لەوە تەسیراتی لەسەر حاڵەتە خۆقوخووە بۆ وێنەگە کەم بێت ئەو ئینسانە و نەوەی کە 100% هۆکاری ئەفسوردگی یا خەموکیە بەڵام ئەو کەسە پەژمردە دیارە ناک دیارە لەسەر خەوە دەور و نەخشی خۆی هەیە لەسەر فێربوونە فێربوون یانەی ئەوەی کە شتێک فێر بیت لە دەرسە و بیگرە لە زمانێکی تازە و بیگرە کەسێک گەرێکی بێ فێر بێت یا ئەوەی کە ئەڵێن یەکێک استعدادی زۆرە ئەوە کە دوپامینە دەور و نەخش ئەبینێ لەسەر ئەوە لە جوڵەکردنە حرەکەتکردنە لە هوشیاریە لە سەطحی هوشیار بوونە ئەوە خۆی دەورە بینێ لە زیرەکیە ئەوە خۆی دەورە بینێت جیا لەوەیشە نەخشی هەیە لە سوڕانی خوێن لە لەشە و هەروەها میزکردن ئەوەی کە خروجیەکەی یانێ بۆ میزکردن لەوێ دەور و نەخشی هەیە. ئەگەر سەرنجێکیش بدەین زانین سێرۆتۆنین چییە؟ سێرۆتۆنینیش یەکێکترە هەرش انتقال دەهەندەیەکە پەیامەکان انتقالاتە و شێوەی عەسەبیە بەڵام 90% لە ڕیخۆڵەکانە تەرەشحا بێدیا لەوێ خۆی نیشانات لە سلولگەرێکە بەناو سلولگەرێ ئینترۆکرۆمافینیان پێڵێن ئەو سلولگەر ئینترۆکرۆمافینە هانە ناو ڕیخۆڵا کە سێرۆتۆنینمان بۆ ئازاد دەکەن ئەتانین بڵێن کە یارمەتی دەرە بۆ دەستگای گوارش بۆ سیستم گوارش سێرۆتۆنین یارمەتی دەرە دیارە جیا لەوەی کە سێرۆتۆنین
یارمەتیەدات بۆ ئەوەی کە ئەو شتێکە مرۆڤ خواردویەتی حەزمی بکات لە تەنزیمیشە لە تەنزیمکردنە لە میزانکردنیشە نەخشی هەیە. ئەو میزانگەرە چەس ئەو شتانە چین کە سێرۆتونین دەور و نەخشی هەیە بۆ ئەوەی کە میزانیانکە یەکێکی ئەنازەی خەو بیداریە، یانێ ئەو ماوە کە ئەبێ ئینسان خەو بێ ئەو ماوەی کە ئەبێ لە خەو جابێت و هوشیار بێت لە حاڵەتێک کار و ئەو ڕۆژانەی کە جیا لە حاڵەتی خەوە. جیا لەوەیشە میزانکردن و تەنزیمی ئیحساساتە خڵق و خووە کە سێرۆتونین دەور و نەخشی خۆیە بینێت. لە ئیشتیهاس کە تەوزیح حەدەین ئەوبەتە سێرۆتونین ئەوە نییە کە ئیشتیها زۆر کات خۆی سەرکوکەرەوەیکی ئیشتیهایە لە درێژە بەرنامەکە ئەڵێن کە چۆن تەئسیری هەیە و هەروەها بۆ سوخت و سوز لەسەر شناخت یانێت تەمەرکوزکردن ناسین ئەوەی کە لەسەر شتێ فۆکوس کردێت دقیق بیتەوە سێرۆتونین دەور و نەخشی خۆی هەیە. فعالیتگەر هورمۆنی لە لەشە ئەوەیشە دەور و نەخشی سێرۆتونینمان پێ نیشانەدات. جیا لەوانیشە گەرمای لەش یا لەختەبوونی خوێن ئەوەی کە خوێن بگرسێتەوە ئەوە سێرۆتونین ئەتانێت دەور و نەخشی خۆی لەوێ ببینێت. ئەم دوو هورمۆنە لەسەر خڵق و خوتمان دەور و نەخشیان هەیە، بەڵام جیاوازیگەرێکیشیان هەیە. بزانین ئەو جیاوازی و تەفاوتانە چین کە ئەم دوانە پێکەوە هەیەن. ئەوەی کە هەردووکیان پەیامە ڕسێنن پەیامبەرن یانێ پەیام ئەنێرن پەیام چین، ئەوە هەردووکیان خسڵەتی هەردووکیانە، بەڵام ئەوانەی کە شکارێکن کە جیایان نکاتەوە لە یەک خسڵەتگەرێک هەیە کە ئەم دوانە لە یەک جیاکاتەوە بۆ ئەوەی کە بۆ مثال لە دوپامینە حرەکەت و تەعادڵ دوپامین نەخشی تیابینێت تا ئەوەی کە سێرۆتونین نەخشی تیا ببینێت. من ئەگەر مثاڵێ لێرە بۆ ئێوە بەڕێزان تەوزیح بدەم ئەوەیە کە بۆ وێنە کەسێک نیکوتین وارد بەدەنیاوێت جگەرایە کێشێت، ماوەی کە ئەو جگەرە ناکێشێت ئیسە بە هەر هۆکارێک ها لە خەوە لە ئیسراحەتە 6 ساعت 7 ساعت 8 ساعت بینیەکەوێت کاتێکە جگەرای کێژێ نیکوتینەگەیتەوە بە لەشی ئەگەر لەسەر پاوە بێ ئەو کەسە هەست بە عەدەم تەعادڵەکە سەرگێجاکەوە زانیسە ئەکەوێت ئەوە تەئسیرێکە کە بۆ وێنە دوپامینەکە تەرەشحی کەمە بێتەوە ئەو نیکوتینە تەئسیرێکی منفی هەیە کە لەسەر دوپامین دایەنێت و ئەو کەسە تووشی سەرگێژایە بێت. بەڵام هەر دوپامین سەرچاوەیەکی قابل باوەڕە بۆ ئیحساسات بۆ لذت یا خۆشی کە ئەو کەسە هەیەی یا لذت مەبەستمان شادیە کە دەور و نەخشی خۆی ئەبینێت. هەروەها بازی لە خواردنەکان بازی لە دەرمانەکان ئەتوانێت دوپامین تەرەشحیان زیاکاتەوە یان ئەوەی کە ئیترۆ کەسە هەست بە لذت و خۆشیکی زۆرتر کاتەوە، بۆیە ئەتوانێت بێتە عامڵێک بۆ سوء استفادە یا ئەوەی کە مەصرفی سوء لە بازی دەرمانگەر بکرێت بەهۆی ئەوە کە دوپامینێکی زۆر لە بەدەنە ئازادە بێت، ئەوە بێتە هۆکارێکە ئەو کەسانە پەنابۆن بۆ دەرمانگەرێکە بۆ ئەوەی کە هەست و خۆشیکی زۆرتر بەدەستبێرن کە ئەوە حاڵاتێکی سوء استفادە لە دەرمانە بۆ تەرەشحێکی زۆرتری دوپامین کە کەڵکی وەربگرن، یا ئەوەی کە جیا لە خواردن بازی خۆراکەر کە ئێژین کامانە بۆ حاڵەتگەرێکیش هەیە بۆ وێنە کەسانێک کە شەرتبەنیەکەن کە حاڵەتێکی لذت و هەیەجانی هەیە بۆیان و حتا حاڵەتەکە ئەوێتە حاڵەتی وەکو اعتیادیش بۆ وێنە لە قمارە ئەو دوپامینە کە تەرەشح هەبێت ئەو تەرەشح دوپامین لە حاڵەت هەیەجان و لذت و خۆشیەکە لەو هەیەانە ئەتوانێت هۆکارێ بێ بۆ درێژەدان و ئەو شەرتبەنیکردن ئەو حاڵەتەکە چونکە دوپامینەکە زۆر تەرەشح هەبێت ئەو کەسە اعتیادێکی بێ پەیاکە. جیا لەوەی کە تەمەرکوز و ئەو سەرخۆشیە کە دوپامین تەور و نەخشی هەیە ئەتوانێت گەوتمان توانێت نەخشێکی منفیشی بێ بۆ کەسانی کە بۆ ئەوەی کە دوپامینێکی زیاتر هەمیشە لە ئەوژی خۆشی و شایی و شادمانیە بن
سوء مەصرفیش پرگێت. بەڵام سێرۆتۆنین دەور و نەخشی وەک دوپامین هەیە لەسەر حاڵەتگەر شایی و خۆشی ئینسانە، بەڵام بە ئەو ئەنازە کە دوپامین هەیەی نیەسی زۆرتر لەسەر دەستگای گوارش هەیەی لەسەر ئەو حەزم و متابولیسم و سوخت و ساز و هەروەها جوڵەی ڕیخۆڵەکان کە سێرۆتۆنین لەوە دەور و نەخشی خۆی هەیە. بەڵام شەباهەتگەرێکیشیان هەیە کە وەکو یەکەن جیا لەوەی کە هەردووکیان وتمان بە نەخشێکی مثبەتەوە پەیامگەر عەسەبی نەقڵ و ئینتقاڵی پێدەن. ئەمانەت حاڵەتگەرێکی مڵایم کنەندە یا تعدیل کنەندەیان هەیە بۆ ئەوەی کە لە لەشە تعادڵێک بەرقەرارکەن. جاری یەکێک لە خسڵەتەکانی کە ئەمانە هەیەە ئەتوانن بۆ ئەو نورۆنگەرە بۆ ئەو سلول عەسەبیگەرە چە دوور بن چە نزیک بن ئەتانن پەیامەکە بنێرن و حتا ماندگاری یانە مانەوەی ئەو پەیامیشە لە ماوەیەکی درێژە ئەوەیشە جزء و خسڵەتەکانیانە، چونکە بازی پەیامگەر بۆ وێنە ئێش کەسێکە ئێشێکی پێگەێنێ ئێشێکی پێگات چەند چرکەیە یانێ شایەتیش دوای یەک دوو چرکە هەتا هەستەکە بزانێ بەڵامی تر هەست بەوە نەکات. بەڵام ئەو پەیامانەی کە سێرۆتۆنین و دوپامینیان نێرن درێژخایەنن زۆری شەمێننەوە ئەو سلولە عەسەبیگەرە ئەتوانن دوور بن لەوان و ئەتوانن نزیک بن. ئەوە یەکێک لە خسڵەتەکانیانە کە بەهێزبوونی ئەو پەیام ڕسانی ئەم دوپامین و سێرۆتۆنینە بێمە نیشانەدات. مانەوەیشیان لە لەشە کە ئەو مانەوەی ئەو پەیامانە زۆرتریشە. ئایا پەیوەندیک هەیە لە بنێوانیانە یانێ یا هەر کامەیان بەجیاک نەخش و دەور و نەخشی خۆی ئەنجامەدا؟ بەڵێ پەیوەندی هەیە، یعنی تەعامڵێک هەیە لە بینیانە، باڵانسێک هەیە کە ئەو باڵانسە ئەتوانێت بە کەم و زیابووندانێکیان کەمەوە بێ ئەمیان زیابێت ئەو سێرۆتۆنین زۆر بوو دوپامین بێتە خوارەوە بەو حاڵەت باڵانس و تعدیل و تعادڵە ئەتوانێت خۆیان نیشان بن بە تعادڵەکان کە وتمان ئەمە وەکو فیزیۆلۆژیە یعنی علمی تعادڵەکان تعادڵێکی شیمیاییە. ئێمە ئەگەر بین مثاڵێکی لێبین ئەوەیە کە ئەگەر سێرۆتۆنین ئەتوانێت تەولید دوپامین مەهارکە یانێ چۆن، یانێ ئەگەر سێرۆتۆنین بێتە خوارەوە دوپامین زۆرتر تەرەشح ئەبێت وە پێچەوانەکەیشی هەیە. بەتایبەت ئەم حاڵەتە کاتێکە سێرۆتۆنین کەمتر تەرەشحی دوپامین ئەڕواتە سەرەوە یان تەرەشحی زۆرترە بێت، دانێت لەو دلیلگەرە لەو نەخشگەرە ئەڵێن ئەو نەخش پاداشەسە، ئەو نەخشەسە کە پاداش یا جایزەدان بۆ وێنە ئەوەی کە کەسێکە ئەگەر مساڵەکە ساد بکەین کەسێک ئەڕوات شەردمەنیە کات لەسەر یاریەک ئەو دوپامینە ئەڕواتە سەرەوە، ئەو مەبەست ئەوەیە ئەو شرت پاداشەیە ئەو جایزەدانە ئەوەیە. بەڵام ئەمانە وتم هەردووکیان نەخشگەرێکیان هەیە، تعادڵیان هەیە لەسەر یەکە دەور و نەخشە بینن. دوپامین و سێرۆتۆنین دەور و نەخشێکی تر کە ئەتوانن وەکو یەک بیان بێت ئەوە سێرۆتۆنین لەسەر ئیشتیها دەور و نەخشی هەیە بەڵام سەرکوب یەکات، ئیشتیها سەرکوب بکات. بەڵام یەک نەفەر کە غەزا خوات و ئیشتیهایەکی زۆری هەیە سێرۆتۆنین تەرەشح بێت هەست دەکات ئەو خواردنە کە ئەیخوات تامی پیات مەزەیەکی تایبەتی هەیە، لەو حاڵەت ڕزایەت بەخشیە لەو حاڵەتە کە ڕزایەتی هەیە لەو خواردنە ئەم جارە دوپامین تەرەشحی ئەڕواتە سەرەوە، یعنی دوپامینەکە زاڵەوێ بە مل سێرۆتۆنینەکە، چونتان سێرۆتۆنین سەرکوبکەرەوەی ئیشتیهاست، بەڵام خواردنەکە تامی خۆشە بۆ ئەو کەسە لزەتی پێدات، ئەوەیە کە دوپامین تەرەشحەکەی ئەڕواتە سەرەوە، ئەوە ئەتوانێت وەکو حاڵەتێکی تعامل بێکە ئەم دوانە لەسەر یەک هەیەە. ئەو شەرایەتەیش کە ئەتوانێت نەخشی بێت لە نەخۆشیەکانیشە نەخشیان هەیە، یانێ ئەوانەیە کە تووشی خەموکین هەم سێرۆتۆنین هەم دوپامین لە لەشیانە تەرەشحی ها لە خوارەوە، هەرچەند
تەسیریان هەیە لەسەر اختلاڵاتی خولقیە لەسەر ئەو خللگەرە کە لە دەروون و حاڵەتی ڕەوانی کەسەکانە نەخش ئەبینێ، بەڵام 100% ئەم دوانە هۆکار نین بۆ ئەوەی کە ئەو کەسە یعنی عامڵ و هۆکاری سەرچاوی ئەسلی خەموکی بن. بەڵام کەمبودیان یعنی کەمبوونەوەیان ئایا عارزەیەکی هەیە یان نیەتی؟ بەڵێ کەمبوونەوەی ئەم دوانیشە عارزەی هەیە. ئەگەر دوپامین کەم بێت لە لەشە یانێ تەولیدی کەم بێتەوە لە لەشە، ئەتوانێت هۆکارێ بێ بۆ نەخۆشی پارکینسۆن، بۆ خەموکی، بۆ ڕەوان پەریشی، یانێ ئەو کەسەیتر ڕەوانێکی سالمی نییە، هەروە تووشی هەزیان و تەوەهمی شەبێت ئەو کەسە. ئەوە کە دەور و نەخشی دوپامین تەبزانین چەندێک دیارە پەیام ڕەسانێکە نەخشی هەیە لە تعادڵ و حرەکەتە، بەڵام لەم حاڵەتیشە ئەگەر بێتە خوارە و بۆ پارکینسۆن، خەموکی یا حاڵەتگەرێکی تر نەخۆشیگەر ڕەوانی ئەتوانێت دەور و نەخشێ بوێنێت. جینێک هەیە کە بە ناو SLC6A3 ئەناسرێت. ئەمە جینێکە یا ژێنێکە کە لە لەشە ناسراوە. ئەم جێنە نەقل و انتقال لە تەریق پرۆتئینەکان و پەیامەکان ئاسانەکات. کات هەیە کە جەهشێک ڕوو ئەدات لەم جێنە، ئەو جەهشە ئەوێتە هۆکارێک کە نەخۆشی دروستەوێت کە ئەو نەخۆشیە بە ناو پارکینسۆنیسمی دیستۆنی بە شێوەی نەوزادی ئاوە ناوێکی هەیە کە دەور و نەخشی هەیە لەسەر ئەو پرۆتئینگەرە کە وتمان جەهشێک ڕوو ئەدات، نەقل و انتقالێکی سلولی ڕوو ئەدات. ئەو حاڵەتە پێشتێت کە ئەویش ڕەتی هەیە هەر بە دوپامینەوە، کە ئەگەر ئەم حاڵەتە پێش بێت ئەو کەسە نەخۆشیکی دەست ئەدا پێت کە پێ ئەڵێن پارکینسۆنیسمی دیستۆنی شکڵ نەوزادی، کە عەلایمێکی هەیە. ئەو عەلایمە ئەتوانێت لەرزش بێ، یانێت دەست یا ئەندامەکان تووشی لەرزش ئەبن، کە ترۆمۆری پێ ئەڵێن لە خواردنە، لە قووتدانە یا لە قسەکردنە ئەو کەسە تووشی مشکل ئەبێت، لە ئەمەڵ کە میزکردنە، لە توش میزکردن ناتوانێت کۆنتترۆل کات، یا حاڵەتگەرێکی چاوە کە ئەو حرەکەتگەرە کە بۆ چاو حاڵەتگەرێکی ئێرادی و غیر ئەرادی خۆی ئەتوانێت نەخش بوینێت، یا مشکلگەرێکی لە خەو و گوارشیش ئەوە ئەتوانێت دروستی بکات. سێرۆتونین چە؟ سێرۆتونینیش ئەگەر پێچەوانەکەیە، یانێ ئەگەر سێرۆتونین لە تەرەشحی زیاتر لە حەد بگات بە بەدەنە، بە لەشە، کە بە تایبەت لەو دەواگەرەسە کە سێرۆتونینیان هاتیە، ئەوە توانێت کە حاڵەتێکی زۆر مەترسیدار و خەتەرناک بێ بۆ لەشە، کە بەناو سندروم سێرۆتونین ئەناسرێت. معموڵنیش بە دوای ئەوە تێت کە بازێ دەرمانگەر کە سێرۆتونین نەباتە سەرەوە، کە سێرۆتۆژینیکیان پێ ئەوێن، ئەو دەرمانە سێرۆتۆنێرژیکەرە ئەگەر زیابن یا چەندانە دەرمان بێت، تەداخڵیان بێت، ئەو ئەتوانێت ئەو عەلایم سندروم سێرۆتونینە دروستکە، کە عەلایمەکانی ئەمانە ئەو کەسە تووشی بێقەراریە بێت، تووشی هەست بە گێژی و مەنگیە کات، مایچەکانی وشکە بن، تووشی تەشەنوجە بێت، زەربان قەلبی ئەڕواتە بان، ئارەقە کات، یا گەرمای لەشی ئەڕواتە سەروی 40 دەرەجەوە کە زۆرە، تووشی ئەتوانێت تووشی سکچوونیای ساڵی بکاتەوە کەسەوە، هەروەها فشارخوێنیشی ئەڕواتە سەرەوە. کەوتم ئەمە ئەتوانێت تەداخڵ چەندانە دەرمان بێت بۆ وێنە. مثالێکی سادە، ئەگەر دکسرومتروفان ئەو شەربەتەی کە بۆ قۆزە ئەیدەن، ئەو شەربەتە ئەتوانێت بێتە هۆکارێک کە سێرۆتونین زۆر بێتەوە، کە ئەو حاڵەتگەرە دروستکاریانە و کەسە فشاری بڕواتە سەر ئارەق کات، یا ئەوەی کە ئەو عەلایمەکە وتمان تووشی سەرگێجە بێت، ڕشانەوە، لێدانی دڵ، ئەمانە توانێت لەوە بێت کە سێرۆتونین ئەگەر بڕواتە سەرەوە
معایبە ئەو عوارزیشە هەیە بۆ بن لەسەر لەسەر خەویش هەردووکیان دەور و نەخشی خۆیان هەیە لە مێشکە غودەیەکەیە کە غودەی سنەوبەری پێژن ئەو غودەی سنەوبەریە گیرەندەگەرێکی هەیە کە ئەو گیرەندەگەریشە خۆیان دەور و نەخشیان هەیە لە نەقل و انتقال ئەو پەیامگەرەی کە هەم سێرۆتونین و هەم دوپامین هەیەە دیارە ئەو غودەی کە وتم یا ئەم دێنە لە ئەو سیگناڵگەرەی کە هەیە نسبت بە نور یا تاریکی ئەو غودەی سنەوبەریە ملاتونین تەرشحەکە ملاتونین دەور و نەخشی خۆی هەیە لە خەوە ئەو تاقیقارێکە کراویشە هەم نور ئەپینفرینیش کە ئەویش هەر لە ژێر هۆکاری دوپامینە ئەویش ئەتوانێت تەسیری بێت لەسەر خەوەکە ئەویش هەر ڕەتی هەیە بە دوپامینە و بەڵام متاڵعایەکی تێکراوە لە ساڵ 2020 کە ئەو متاڵعاتە لەسەر چەند جانەوەری ئازمایشگایی کراوە هەم سروتونین هەم دوپامینەکە بەڕاستی کراوە ئەو تاقیقاتە تەسیری بووە لەسەر خەو چ ئەوەی کە خەوی ناوڕۆژی شێواندووە زۆرتر ئەو کەسە یا زۆرتر ناوڕۆژە خەوتووە بۆ ئەنازیشە لە شەوە خەوتووە مەبەستەوە نیە کە ڕۆژ خەوتووە شەو بەخەبەر بێت یا ئەوەی کە خەوەکەی درێژترەوە کردووە بەڵام تەسیراتی خۆی هەیە یا ئەوەی کە کەسێک ئەخەوێت ناوڕۆژە ئەو خەوە درێژترەوێتەوە لە ماوەی کە بوێنە کەسێک عادەتی هەیە نیوەڕوان نیم سعات ساعتێ خەوێت خەوی ناوڕۆژی بێت جار هەیە جارە شاید لە 10 ساڵ جارێکیشە ئەگەر بێت ئەوینێت ئەو 1 ساعت ئەوێ بە چەند ساعت ئەو کەسە لە خەوت داچڵەکێت ئەزانێ کە ماوەیەکی زۆر خەوتووە بۆ وێنەگە تواشای سعات کا بۆ وێنە ساعت 5 نازانێت ساعتی 5 یا 5 ئێوارەیە یا 5 بەیانە ئەو تایمە ئەو کاتیە لێ ئەشێگێت ئەوە خۆی لەو کاتە دوپامینێکی زۆر ئەو کەسە ناو خەوە بووگا دوپامینێکی زۆر تەرەشح کراوە دیارە لە یا تەسیری هەیە لەسەر خواردنی غەزا ئەگەر بۆ وێنە بەتایبەت سروتونین کە تەسیری هەیە ئەگەر کەسێک چۆن سروتونین ڕیخۆڵە بەتایبەت ڕیخۆڵی بوچک تەحریکەکات کە انقبازاتێک دروستە بێت و ئەو حرەکەت ڕیخۆڵە کە دەور و نەخشی هەیە یا کەسێک ئەگەر شتێکە خوارد ئەگەر مادەی کاناو ئەو خواردنە کە حساسەتی هەیە پێ ئالەرژی هەیە پێ یا ئەوەی کە میکرۆبێکی هاتیە ئەوەیە کە سروتونینێکی زۆرتر تەرەشحە کردێت ئەو سروتونینە انقبازاتەکە زۆرترەکات ئەتوانێت دوو حاڵەت بێ یاوە کەسە تووشی ئیساڵ و سکچون کات یا تووشی ڕشانەوەی بکات پێچوانەکەی هەیە ئەگەر سروتونین کەم تەرەشح بێت ئەو کەسانە تووشی یەبوست یا قەبزیە بن سروتونین وتمان کە یارمەتیدەرە کە بە حرەکەتکردن بە ئەوەی کە غەزا ئەو حرەکەتدان غەزا لە ناو ڕیخۆڵەکانە تا جەزب و ئەو مەوادێکە هات کە جەزب کردێت ئەوە سروتونین دەور و نەخشی خۆی ئەبینێت بەڵام لە سەر سیستم گوارشیە دوپامینیش دەور و نەخشی خۆی هەیە بەتایبەت یارمەتیدەرە بۆ ئەنسولین لە لەوزل مەعدە کە ئەنسولینیش قەنەشکێنێت دیارە لە ئەو پێسەی کە لەسەر ڕیخۆڵەکانە هەیە کە کەمێکی حاڵەتێکی زبری هەیە ئەم محافزت و بەرگریان لێکات بۆیە ئەڵێن دوپامین ئەو کەسانێک کە دوپامینیان میزانە یاک تۆزێک لە ئەنازەی خۆی زۆرترە کەمتر تووشی زەخم معدە ئەبن لەسەر سڵامەتی ڕەوانیشە چەند جار ئشارەمان کرد ئەمانە هۆکار نین بۆ سەرچاوی ئەسلی ئەفسوردگی یا خەمۆکی نین بەڵام دەور و نەخشیان هەیە ئەگەر مستەقیمەن عامڵ و سەرچاو نەبن بەڵام دەور و نەخشیان هەیە بۆ وێنە ئەگەر دوپامین میزانەکەی لە خوارەوە بێت کەمتر لە حەد بێت ئەو کەسە تووشی ئەنگیزەیەکی کەمتری هەیە لە تەمەرکوزکردنە ئەتوانێت
مشکلی ئەوەی کە ناتوانێت لەسەر شتێک تەمەرکوز بکات یا هەست بە ناومیدی بکات. ئەوە نەخشی دوپامینە لە سێرۆتۆنینە، ئەویش ئەتانێت هەم دڵەڕاوکێ ئەگە سێرۆتۆنین نەخشی هەیە لە کەمبوونی لە دڵەڕاوکێ، هەروەها لە خەمۆکیە. دیارە حاڵەتەکەیش شیمیایی ئەتوانێت ئەو کەسانەی کە جنتیک یا سابقەی خانەوادگیان هەیە ئەوان ئەتوانێت نەخشی بێت. ئەگەر ئسترس لە ژیانە زۆر بێت ئەوەسە سێرۆتۆنین کەمترە بێت، ئەوە توانێت هۆکار بێت بۆ ئەوەی کە سێرۆتۆنین کەمتر تەرەشح کردێت بەهۆی ئسترسە و یا محیتێکە هەیە ئەو کەسایکردنەوە محیتێکە ژیانە باتە سەر. ئەوە یەکە دەرمانگەرێکیش هەیە، دەرمانگەرتر کە بۆ سێرۆتۆنین وەک فلوکساتی و سرترایلین و ئەو دەرمانگەریش هەن کە ئەوانە دەرمانگەرێکن کە سێرۆتۆنین ئەوانە سەرەوە، یا ئەو دەرمانگەرێک کە بۆ تژ بە خەمۆکین ئەوانە سێرۆتۆنین ئەباتە سەرەوە. ئەنازە گیری دوپامین و سێرۆتۆنینیش ئەنازە گیریەکەی لە بە خوێنە کردگێ یانە لە خوێنە ئەنجامە دەرگێ خۆی نیشانەدات کە ئایا تاچە ئەنازێک کەمە، چونکە هەم کەمبوونیان هەم زۆربوونیان ئەمانە مشکڵ سازە. بینەرانی خۆشەویست لێرە هاتینە تقریبان بەرنامەکەمان ڕوو بە دوایی ئەڕوات چەند پرسیارێک هەیە کە لە تواو ناو هەموو کۆمەڵگاکانە باوە لەسەر ئەم دوو پەیام ڕەسانە، ئەم دوو مادەکە لە لەشە تەولیدەوەن کە لە فعل فعالاتی شیمیاییە کە پەیامەکان ئەبن یانە دوپامین و سێرۆتۆنین، کە یەک دوو پرسیاری ڕایجە بەهۆی ئەوەی کە بەرنمەکەمان ماوەی نەماوە و هاوڕێ هاوکاریشم اشارە کات کە لامانداوە لە ئەو زمانەی کە هەمانە ئەو پرسیارگەرە دانین بۆ بەرنامەی داهاتوو کە لە ناو کۆمەڵگاگەر جۆرا و جۆرە تقریبا مشابهیشن لەسەر تەئسیرات کەم و زیایی یا ئەوەی کە سوءاستفادە و یا ئەوەی کە کەسێک بە هەر هۆکارێک دەرمان بێت دەوا بێت یا هەر شتێکە هۆکار بێ بۆ ئەوەی کە دوپامینێکی زۆرتر تەرەشحکردێ لە بەدەنیە و تووشیش ئەوە لە بەرنامەی داهاتووە حتممە ئەو پرسیارگەرە مەترحەکەین. خۆشحاڵیش بووین کە تا ئەم کاتە دانیشتن و گوێتان گر بۆ بەرنامەی تەندروستی بەرنامەی خۆتان لێرەوە. لەلایەن خۆم و باقی هاوکارانم ژیانێکی پڕ لە شادی و تەندروستی بۆ هەموو لایەکتان بە ئاواتەخوازیین تا پێگەشتنەوەمان لە بەرنامەی داهاتوو ژیانێکی پڕ لە شادی و ئاسوودگی بۆ هەمووتان.